گەڵبەڕێز شێخ عیرفان بەرزنجی نوێنەری پێشمەرگە دیلەکانی دەستی داعش کە ئێستا بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک شێخ عیرفان زۆر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. بێگومان ئەمڕۆ ڕۆژی یادکردنەوە و ڕێزگرتنە لە قوربانیانی تیرۆر، واگەدارین کە کەسی زۆر نزیکی جەنابەت قوربانی دەستی تیرۆرە. ئەمڕۆ چه هەستێکت هەیە کە بەرهەمی قوربانیدانی هێزی پێشمەرگە و هەوڵاتیان دەبینیت کە ئەمڕۆ لە سایەی قوربانیدانی ئەواندا ئێمە ئازادین؟ بەڵێ زۆر سپاسی بەرزتانەکەم. بەخێر بێت. بەڕاستی ئەمڕۆ ئەو یادێکی زۆر گەورەیە لای ئێمە و بەلای هەموو کەسوکاری شەهید و پێشمەرگانە. بەڕاستی ئێمە وەکو بیدایە بە مەرحەلەیەکە تێپەڕاین زۆر قورس بوو بەسەرمانە، بەڵام ئەوەی جێی فەخر و شانازیە بۆ هەرێکێ لە ئێمە، هەر تاچێ لە ئێمەی کوردی کوردستان کەوا توانیمان بەرامبەر هێزێک، بەرامبەر تیرۆرێک، بەرامبەر کەسانێک بۆستینەوە کە زۆر زەحمەت بوو کە وڵاتانێک بتوان ئەو کارە بکەن. بەڕاستی هێزی پێشمەرگە سەلماندی بۆ جیان، سەلماندی کەوا کارێکی قورس لەسەر شانی بوو و فەخر و شانازیە بۆ ئێمە هەر بنە ماڵێک ئێمەگەر ئەو کوڕانەمان کە شەهید بوونە لە پێنا ئەو خاک و پاراستنی ئەم کورد و کوردستان، بەڕاستی ئێمە شانازی پێواکەین. بەڵێ کاک شێخ عیرفان، کۆی ئەو پێشمەرگانەی کەوتنە دەستی داعش ژمارەیانت لایە چەند بوون؟ بەڵێ قوربان، ئێمە بەڕاستی کە لە 2014ەوە ئەو تیرۆریستانە داعش تەسی پێکرد، کۆی گشتی دیلەکان ئێمە 106 دیلمان هەبوو. 106 دیل هەبوو. لەو 106 دیلە چواری ئەفسەری جێشی عێراقی بوو، بەڵام خەڵکی کوردستان و کورد بوون، چوارشی پۆلیس بوون، ما باقی پێشمەرگە بوو لە کۆی گشتێکە. بەڵام بەداخەوە دوای هەوڵێکی زۆر و تەمان هەموو جیان و جەنابتان ئەزانن تیرۆریت شتێک بوون، ئەوانە هی ئەوە نەبوو قسەیان لەگەڵا بکرێ. هەوڵمان زۆردا کەوا بتوانین بەڕاستی لە ڕێگای وەزارەتی پێشمەرگەوە و حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی کاک مەسرور بە هەموو شێوازێک بتوانین ئەگەر بەرامبەر مادەی چیان ئەوێ کە جەنابی سەرۆک بەرزانی ئەمری داوتی 1 ملیۆن دلار بەرامبەر یەک پێشمەرگەیەک، ئەوە بۆ من بە کارێک ئاستا 1 ملیۆن دلارم دا ئەوان کە بتوانین پێشمەرگەیەکی پێوەرگرن نەیاندایەوە پێمان. کەواتە تا ئێستا پێشمەرگەکان چارەنووسیان نادیارە؟ خۆی بەڕاستی تا ئێستا چارەنووسیان دیارە و کۆتایی بەو دڕندانە هاتووە. کۆمەڵی لەوانە کە چەند ڤیددیۆیەکیان بڵاو کردەوە لە تویتەر و ئەوانە بڵاویان کردەوە چەند پێشمەرگەکە ئێمە شەهید دەکەن بە شێوازێکی زۆر دڕندان و نامەرۆڤایانە، بەڵام تا ئێستاش ئەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵ نەدراوەتەوە تا بزانین فاسی دیێنێنمانش کردووە بۆ کۆمەڵێک تا بتوانین بزانین ئەگەر ئەو کەسانە ماوە لەو گۆڕانی کە هەڵدراونەتەوە تا ئێستا هیچ پێشمەرگەیەکی تێدا بووە؟ تا ئێستا هیچ پێشمەرگەیەک دەرنەکەوتووە. لەم دواییە گۆڕێک بە کۆمەڵ هەڵدراوەتەوە، داوای فاسی دیێنێنیان کرد لە کەسوکاری و پێشمەرگەون بوونانە تاوەکو بزانین ئەگەر لەوانی تیا بێت، بەڵام تا ئێستا بەداخەوە دەستکەوتێکمان نەبووە. ئەوانی کە بەدیل گیران پێشمەرگەکان زیاتر لە کام سەنگەرانە بوون؟ خۆی بەکۆی گشتی لە هەموو لایەک بوو، بەڵام سنووری ئەملا بوو لە سەدی مەسڵ بوو، لە مەکتەب خالید سنووری کەرکک حەویجە بوو، ئەو زیادی دیلەکان لەوێ بوون. کۆی دیلەکان بەڕاستی ینی با بڵێن تێکەڵ بوون. ئمە تقریبان 28 پێشمەرگەی دیلمان سەر بە یەکەی هەفتا بوو، ما باقی دیلەکان هەموو یەکەی هەشتا بوون. دوای هەوڵێکی زۆر دوای ئەمە کە چوینە ئەوێ لە 2015 کۆمەڵش داخەوە کۆمەڵە پێشمەرگە شەهید بوو کە خۆم لەوێ بۆم چوومە سەریان، ئەوانی تریجان بەدیل گرتبوو. بێگومان ئاگاداری چیرۆکی ژیانیە و پێشمەرگانی کە بەدیل گیراون کامیان زۆر کاریگەری هەبوو لەسەر تۆ؟ بەڕاستی ئێمە ناتوانین بڵێم جیاوازی ناکەم لە بینیانە، بەڵام ئەوەی کە زۆر بڵین دەوری هەبوو یەکیان لەوانە پێشمەرگەیەکمان بە ناوی سۆرانەوە خەڵکی شاری کەرکک بوو، خێزانەکەی دووجان بوو کەوا ئەلەساس تەلەفۆنی کردبوو 3 ڕۆژیان مابەوە ببێتەوە حەزیە کرد مناڵەکان یەکەم کەس خۆی بیدێنێک و باسیە کرد خێزانی و دایکەکەی ئیترەوە بۆ بەداخەوە کە ئەو بەدیل گیرا و شەهید کرا ئەو مناڵانە کە لە دایک بوون بەبێ ئەوەی باوچیان ببینن. من بەڕاستیەوە کارێکی زۆری تێکردم و کێشە و مەشاکلی زۆر هەبوونە لە ناو بنەماڵەکان، زۆر شت ڕوویداوە جێی خەم و خەفەتە، بەڵام ئەوەی پێوەی دڵخۆشم پێی لەخوا بە زیادی هەر بنەماڵەیەک
شانازی بە کوڕەکان خۆیانەواکەن لەبەرەوەی ئەو سەرکەوتنەی ئێرەی کوردستان بەسەر ئەو دژمنەیە لە ڕووی گیانە کە بەدی هێناوە کەم نییە. زۆر باشە کاک شێخ عەرفان بێگومان لە کەسوکاری تۆ لە نزیکەکانی تۆش شەهید بوون و بوونەتە قوربانی دەستی تیرۆریستانی داعش. ئەتوانی باسی یەکێک لە چیرۆکی ئەوانەمان بۆ بکەی لەکوێ ڕوویاندا چۆن بوون؟ من بە تاکید مەریوان کوڕی خوشکی خۆم بوو. من ئەو کاتی تەلەفۆنی بۆ کردم بەیانەکەی بوو سەعات تقریبان بۆ حوت 20 دقیقە ویست تەلەفۆنی کرد خاڵەوە لە مەکتەب خالیدین داعش دەورەی داوین کەوتوینەتە کەمینێکەوە دەتخوا ئەگەر لە دایکم بێ لەبەرەوەی منە خۆڕە خوشکێمەوە شە گەورەیەمە بوو زۆر یعنی قسەکەی تا ئیستا وەک بڵێ هەربیرم ناچێ هەمیشش لە یادم ناچێت لەبەرەوەی وتیارەوە ناڵم چاو لە دایکم بێ ئێمەش بەرنامەمان بۆی دێنا بوو ڕۆژی جوما بوو کە بەدەرگیرە کە جمعی داهاتوو بێتەوە بچین بۆ داوای ئەوەی بوو داوای بکەین هاوسەرگیری بکات ماڵێکی بۆ دامەزرێنین بەڕاستی کە من بە کورتەی ژێرمەوە بەڵام ناخەژێنەکەوا بیری لەکەیتەوە من بەرنمەیەکیە بوو گەنجێکی وە هەر خۆشم پەروەردەم کردووە کە چوین بەداخەوە من دوایەوەی چەند جەنازەیەکی شەیدەکانمان بینی هەڵمدایەوە ئەو نەبوو دوای چەند ڕۆژێ بۆمان دەرکەوت کە تێ بۆ دیجیرە بەداخەوە ینی کە ئەوەی بینیمان ناوترێ باز ناکرێت هەتا ئێستا هیچ دەنگ و سۆراغیان نییە نازانن زیندون ماون لە ژیانیاننا بەخۆی بەڕاستی ئەوەی کە دەرکەوێت ئێمە لە ڕێی سەرگۆزەکانەوە من گفتوگۆم دروست کرد لەگەڵیانە ئارە و کاتەیش و کە ئەوان لە مسڵ و لە حەویجە ئەو کات قسەت لەگەڵ خۆی کرد بەڵێ قسەم کرد لەگەڵ چەند پێشمەرگێتر قسەم کرد بە تەلەفۆن چیانەوت داوای ئەوەیانە کرد کەوا بتوانین ڕزگاریانکەین ئەوانیش چەند داواکاریێکیان هەبوو لە ڕێی سەرگۆزەکانەوە هاتن و هاوردیانیشمان هاتن لەگەڵمان دانیشتێکیان کرد سوار سەرگۆز بوون کە ئەمیری خۆیان بوون بەڵام دوای ڕێککەوتنێک و ڕەزامەندی سەرەوە ڕەزامەندی درا لەگەڵان دانیشتێ بکەین وەکو چۆنەڵی نایێنین عشاعری چکە ڕێگا پێ نادرا لە ڕێەوەی بێمە تیرۆریستێکی ئاوا لەگەڵا باسی مفۆزات بکرێت بەڵام لەگەڵەوەیشە جەنابی سەرۆک فەرمانیدا لەگەڵ ئەو وەختە جەنابی کاک مەسرور ئەنجومەنی ئاسایش بوو لە پێناو ڕزگار بکردنی هەر پێشمەرگەیەک زۆر شت کرا و هاتیینە پێشەوە داوای چەند شتێکە و مەتاڵبێکیانە بوو تەعجیزی بوو یعنی ئەوەی کە ئەوانیان وت نەک بە ئێمە بە ئەمریکاش ناکرا کە ئەمریکایەکێکە لە زلێزەکانی وڵاتانی جیان بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە شتەکانمان ناکرد زۆر بە ناشیرینی ئەیوت سعات دوو تویتەر بکەرەوە بە درندانە بە شێوازێک کە سەری لە لاشەی ئەکاتەوەی کاتە سەر پشتی بۆ ماینە نرد ینی بەداخەوە ئەوانە هەمووی لەبیر ناکرێن بێگومان لەبیر ناکرێن ڕۆحی شەهیدان و قوربانیان شاد بێ وەکو کۆتا پرسیارەمە ئەوەت لێ بپرسم بە پێی بودجێ عێراق بە پێی یاسای بودجە دەبووایە کە سوکاری قوربانیانی دەستی تیرۆر قەرەبوو بکرێنەوە هیچ کەسێک قەرەبوو کراوەتەوە بەداخەوە هیچ کەسێ لە ڕووی ئەوەی جەنابەت پرسیارەکە ئەەکەی من تاوەکو وەکو نوێنەری وەزارەتی پێشمەرگە و هەرێم بۆ پێشمەرگیدەکان سەردانی بەغدام کرد لە پەرلەمان و لە سەر کۆماریش بەڕاستی ینی ئەوەی کە جۆم ئەبوو لەوان یەکێبوون لە ئێمە نەبوون و داوای هەرچی یەکشمان کرد بێمە داوای ئەومان نەکردو لەخوا بە زیاد بێ هەرێمی کوردستان و حکوومەت و جەنابی سەرۆک نیشتووە ئەوانە کەمە کوڕێکیان ببێ بەڵام لەگەڵەوەی شا پێداویستێکی تایبەتە بووە کەوا ئەوان پێیان بدرێ خۆیان نەکردوتە خاوەنیان تا لە سەر کۆمارەوە بگرە کە کوردیش بوو کە پێشمەرگەی خۆی شانی تیا بوو دەستخۆش زۆر سپاس دەکەم بەڕێز شێخ عەرفان بەرزنجی نوێنەری پێشمەرگە دیلەکانی دەستی بەخێر بێت